ئەمە شوێنەواری ئەو دارابڕاوانەیە کەوا چەندین ساڵی خایاندووە گەورە ببن و ببنە سەرچاوەی کەش و هەوایەکی سازگار و بەخشینی جوانیەکی بێوێنە بە دارستانەکانی دەڤەری سۆران. بەڵام بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و بەردەوامی قەیرانی دارایی و کەمتەرخەمی حکوومەتی هەرێم لە ئازدابینکردنی سوتەمەنی و نەوتی سپی بۆ هاوڵاتیان وای کردووە ئەم دارستانانەش بەرەو لە ناوچوون بسن و خەڵک پەنا بۆ داربڕینەوە ببات. بەڕاستی پیشەی داربڕین بوویتە پیشەکی ڕسمی لە وڵاتی کوردستان بەحام، بەڵام بێنەبوونی نەفت و ئەو مادەگازیانە وایان لە خەڵکی دێ کە ناچار بن بەڕاستی دار ببڕن بۆ ئەوەی کە سەرمای زستان بەڕێوە بکەن بەنەوەچی کە خەڵک بتوانێت خۆ پێ بەڕێوە ببە. سەبارەت بە داربڕین و شتیوانە ئەمە ئەبینێ گە سەیری بکەی حکوومەت نەفتی نادا، نەفتەکە گرانە، خەڵکەش ناچارە داری ببڕی لەسەرەوەی کە دار قەدەغە کرایە بە حکوومەت نەفتمان پێ بدا داری نەبڕن. چالاکوانانی بواری ژینگەش پێیان وایە ئەوەی لە ئێستادا بەرامبەر ژینگەی کوردستان دەکرێت جۆرێکە لە تاوان و گەڕانەوەیە بۆ دواوە و حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لی بەرپرسیارن و پێویستە ڕێگەی لێ بگیرێت. زستانێکی سەخت و سارد چاوەڕوانی هاوڵاتیانی دەڤەری سۆرانە و ئەوانیش پێویستیان بە گەرمکەرەوە هەیە بۆ ئەم وەرزە سەختە. گرانی نەوت و پێنەدانیشی لەلایەن حکوومەتەوە بە هاوڵاتیان وای کردووە ئەم دارستانانە بکەونە بەربڕینەوە و داری تەمەن 100 ساڵەش لەناو بچن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.